نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ئەلف حەزرەتی عایشەی سدیقە. ئەم خانمە بەڕێزە چاوی لە خانەی بەختەوەریدا کردەوە. هەر کە پێغەمبەر کۆچی فەرموو بۆ مەدینە، ئەوی شاتە نێو خانەی بەختەوەری و 10 ساڵ ژیانی لەگەڵ سەروەرماندا بەسەر برد. بەهۆی ئەوەی پێغەمبەری خوددا زۆرتر لە لای ئەو دەمایەوە و ئەو خانمەش خاوەن زیرەکێکی قوڵ و فیراست و فەتانەتێکی ناوازە بوو، بە نزیکی تەواوی ئەو بابەتانەی کە پێویستە بزانرێت دەربارەی ژیانی خێزان لە پێغەمبەری خواوە فێر بوو و هیچ سستێکی نەنواندلەوەی تەواوی ئەمانە بۆ جیهانی خانمان بگوێزێتەوە. جیهانی خانمان شتانێکی زۆر قەرزاری خێزانە پاکەکانی پێغەمبەری خوان، بە تایبەتیش زۆر قەرزاری دایکمان حەزرەتی عایشەن کە لە فەرمودەیەکی سەنەد جێپرسیاردا هاتووە کە پێغەمبەری خوا فەرموویەتی نیوەی دینەکەتان لەو حومەیرایەوە وەربگرن. ڕیوایەتکردنی فەرمودەی زۆر لەلایەن ئەم دایکە ناوازەیەمانەوە کە لە زیرەکیدا بێوێنە و بەڕووی ئیجتیهاددا کراوە و لێکۆڵەر بۆ هەر شتێک کە ویستویەتی، نە بابەتێکە لە ژیری بەدوور بێت و نە حاڵەتێکە جێی سەرسوورمان بێت. لەبەر ئەوەی هەر شتێک پێویست بێت دەربارەی ئەو بوترێت لەلایەن لێکۆڵەرە مەزنەکانەوە خراوەتە بەرباس و لێکۆڵینەوە، ئەوە خوێنەر بۆ خوێندنەوەی بەرهەمەکانی ئەوان بانکێش دەکەم. بە ئەبوو سعیدی خودری، سعیدی کوڕی مالیک. ئەم هاوڵە بەڕێزە لە سەردەمی ژیانیدا بە زانای مەدینە هەژمار کراوە و لە مەدینەدا وەک سەرچاوە هەژمار کراوە. باوکی لە یەکەمینەکانی ئەنسارە و ئەم هاوڵە هەژمارە پاش ئەوەی بەشان و شکۆوە باوکی لە ئوحوددا بەرەو جیهانی هەمیشەیی بەڕێ دەکات، ئیدی هەر خۆی دەمێنێتەوە و لەوە بەدووە هەرگیز لە پێغەمبەر جیا نابێتەوە. ڕۆژەکانی ئەویش هەروەک ڕۆژانی ئەبوو هورەیرە لە سوفەدا تێدەپەڕن. لە وەحی خۆراک وەردەگرێت و لەو ژینگەی حەقیقەتی ئەحمەدیەدا کە سەرڕێژە لە واریدات ژیانێکی تێر و پڕی بەسەر دەبرد. ئیدی تێبینیەکانی دی و ئەو تێبینیانەش کە ئێمە هەمانە سەبارەتیان هەروەک هاوڵانی دیکەیە. جیم جابری کوڕی عەبدوڵڵاه. حەزرەتی جابیر کوڕی هاوڵی گەورە و بەشدار بووی بەیعەتی عەقەبەی دووەم عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی حەرامی ئەنساریە کە لە شەهیدانی بەشان و شکۆی ئوحودە و ئەو هاوڵەیە کە لە پاش شەهید بوونی خوای گەورە بۆ حوزوری کیبریای خۆی بانگی کردووە و ڕووبەڕوو دیداری لەگەڵدا سازداوە. لە پاش بەیعەتی عەقەبەی دووەمەوە جگە لە غەزای بەدر و ئوحود کە بەهۆی بچوشی تەمەنیەوە باوکی ڕێگری لە بەشداریکردنی کردووە، بەردەوام لە نێو هاوڵانی نزیکی سەروەرماندا بووە. جا ئایا دەکرێت چ شتێک سروشتی تر بێت لە ڕیوایەتکردنی فەرمودەی زۆر لەلایەن حەزرەتی جابرەوە؟ پێم وایە هیچ شتێک لەم نێوەندەدا نەبێت کە جێی سەرسوورمان لەم بابەتە بێت. بەڵێ کاتێکم هاوڵە زانایە دەهاتە شام و میسر، خەڵک بۆ گوێبیستبوونی ئەو فەرمودانەی لە سەروەرمانەوە وەری گرتبوون لە چواردەوریدا ئەڵقەیان دەبەست. جگەلەوەش حەزرەتی جابر لە مزگەوتی پێغەمبەردا لە مەدینە ئەڵقەیەکی وانەوتنەوەی هەبوو. کەسانێکی وەک ئەمری کوڕی دینار و مجاهید و عەتای کوڕی نەبی ڕەباح کە لە ئیمامە گەورەکانی تابعینن چەندانەیەکن لە قوتابیەکانی ئەو. دال ئەنەسی کوڕی مالیک. ئەم هاوڵە بەڕێزە بۆ ماوەی 10 ساڵی ڕەبەق خزمەتی سەروەرمانی کردووە. بەو پێی دەکرێت لە 6 مانگدا قورئان لەبەر بکرێت. ئەوە بە تەواوی شتێکی ڕێتێچووە کە ئەنەسی کوڕی مالیک لە ماوەی 10 ساڵدا 20 هێندەی قورئان فەرمودەی لەبەر کردبێت. ئەمە لە کاتێکدا کە کتێبی کەنزل ئەعمال کە تەواوی فەرمودەکانی ئەنەسی کوڕی مالیکی لەخۆ گرتووە 46624 فەرمودەیە. ئەو شتەش کە تا ڕادەیەکی زۆر هۆکاری گەورەی قەبارەی کتێبەکانی فەرمودەیە زنجیرەکانی ئیسنادن. مەبەستی ئێمە لەم باسانەی پێشوو نووسینەوەی بەسەرهات و ناساندنی هاوڵان نەبووە. نیەتی ئێمە ئەوە بوو کە لە پەنا ئەو سەدان لێکۆڵەرە قارەمانانەوە بوەستینەوە کە بەرگری دەکەن بەرامبەر ئەو بیرە چەپەڵ و پیسانەی دەویسترێت بنووسێنرێت بە دامەنی پاچی ئەو هاوڵە بەڕێزانەوە کە دینیان بۆ ئێمە گواستوەتەوە و بوونەتە هۆکاری پاراستن. لە پەنا ئەمەشدا هەر بە ئومێدی شەفاعەتی ئەو مرۆڤە بەڕێزانەوە نیەتمان ئەوە بوو لە نێو ئەو هەموو بەرگریکارە قارەمانانەدا وەک قەدرژناسیەک ئەم هەوڵە بچووکە بەرامبەر کار و مەزنی ئەو هاوڵە بەڕێزانە نیشان بدەین
نیەت لە کاری بەندە گەورەتر و گیراترە و کۆمەچی خودایش لە هەموو شتێک بەرینترە.